يعني خلكي بالك وقال لك اقول خونه يبقوا تعويض كان يقولوا البانو ومتدا يقول البوري 200 يقول توفيني 200 قبل كي تكربون يعني هر دو كيش تقول البوري يتشارجا ويقول ده يقول توفيني جي يقولين داركتم شو اللي من ازرع شو لو كم تم كنتو تعامل قال تشتكي براحتك او تشتري جي قالك بمخوشة وقت اس يقول لك يا طوبك يا شتلك يا قلمك اس تشينم اس بلي ببينم دەستپێکی شتێتمە بۆرەبترش خارجتێن کێم نسبەت تقریبا 20 ساڵ 30 ساڵیان دەست خۆچێتیان بۆ میسال بۆرەبتر ئەم شولێمە گەل ترکیە هەندێک نەوع داروباری تێن ئەم داخواست دیفتەڵابی ئەمیش ئیتالیاتینی چ گوت مانێت بێت شتێت توت ئینی سەرجۆیمە بگونجیتن بله اکید داخواست یا خلقی اون او تشتید باخچه خوب پیجان کرد مالا خوب پیجان کرد بس هر وسا کو چاودانای جیب صانوهی بیدن بو هم زحمت نبیدن سپیکردنەوەی دەرمانەکە خۆمان لێرە یگرینەوە سێ چوار نەوع تێکەڵیەکەی کلاش سپیکردنەوە و کۆنەوەوانە زەربەی یاوە کاریگەری خۆی هەیە چونکە ئێستا مەسەن بۆ نمونە کلاش ئێرانیەکە بڵێن هاتوۆتە بازار 20,000 25,000 ئێمە کابرا ئەڕوا مەسەن جووتێک کلاش جاران بڵین بە 75 و 80 ئەمانە بوو ئەمە بە دەرەجەیەک کلاش ئێرانیەکە زەڕۆی لێیاوی ئەمە لەلایەک و لەلایەکی تریشەوە کابرا مەسەن جووتێک کلاشی کڕەوە پار پێرار 2 ساڵ لەمە و پێشتر ئەیهێنە بۆ مناسەبە دەیەوێ تازەیەکەیتەوە بە 5,000 ئەم کلاشە مەسەلا بڵێن ئێران بە 4 تیرێکە ئێمە بە 5 تیرێکین ئێمە بە دەست ڕایەکێشین ئەوان بە دەستگا ڕایەکێشن پێکەنەکەیشیان هەروایە اینجا لەگەڵەوە وەکووە پێم وتی ئێمە مەسەلا ئەمەی بە نۆتاڵەکەین ئەوان بە 12 تاڵیەکە ئەستورترە أول ما نبدي نجهز قاعة نجيب ثانيا نجيب البذور نطشها ورا البذور يصير 3 أشهر ونحوي الإنتاج ماله 100% نحوش بالنهار سيارتين 3 سيارات إذا علوة سليمانية إذا علوة أربيل من وەکو جوتیارێکی بازیان لە بازیانە ساڵانە لە مانگی دەتاوە یەکی چوارێمە کاهووە چێنین لە بازیانە زۆر گونجاوە بۆ کاهوو لە ژێر خانووی پلاستیا شتێکی بەرهەمێکی پاک و تەندروستە.